بەڵازیان لەگەڵتان بەردەوامین لە تەوەرێکی دیکەی پرۆگرامەکەی ئەمڕۆدا ئەکرێت بڵین دوێنێ حوتی سێ بۆ شاری سلێمانی دوو بۆنەی گرنگی تیابوو یەکێک لە بۆنەکان یادکردنەوەی ڕاپەڕینە مەزنەکەی شاری سلێمانی بوو و بۆنەیەکی دیکە کە بەروارەکەی کەوتە دوێنێەوە کەوتە یادکردنەوەی ڕاپەڕینە مەزنەکەی شاری سلێمانیەوە ئەویش کردنەوەی کتێبخانەی گشتی سلێمانی بوو دووبارە دوای نۆژنکردنەوەی وە گەزانیم کە کتێبخانەی گشتی سلێمانی لەسەر ئەرک و ڕاستپاردەی بەڕێز بابڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان نوێکردنەوە و نۆژنکردنەوە بۆ بەشێک لە کتێبخانەکە ئەنجام دراوە کە زۆر پێویست بوو کە ئەم نوێکردنەوەی بکرێت بە هۆکاری ئەوەی کە بەشێک لە کتێبخانەی شاری سلێمانی بەهۆی ئەوەی کە کاتێکی زۆری بەسەرا تێپەڕیوە پێویستی بە نوێکردنەوە و نۆژەنکردنەوە هەبوو بۆ پاراستنی کتێبەکان و بۆ هێشتنەوەی ئەو شوێنە گرنگەی شاری سلێمانی. گفتوگوی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا جوان شێغلەتیف جێگری بەڕێوەبەری کتێبخانەی گشتی سلێمانی. مامۆستا سڵاوت لەبێم کاتەوە باش. سپاس دەکەم سڵاتان لێبێت. ڕۆژی جیهانی ژنانیشت پیرۆز بێت. زۆر سپاس لە خان بەڕێزەش پیرۆز بێت. سپاس. مامۆستا باوە دەست پێ بکەین نۆژەنکردنەوە بۆ بەشێک لە کتێبخانەی گشتی سلێمانی ئەنجام دراوە باسێکی نوێکردنەوەکەمان بۆ بکەیت ئەو بەشانەی کە نوێکردنەوەی بۆ کراوە. بەڵێ ئێمە کتێبخانەی گشتی سلێمانی چەند جارێک نۆژەن کراوەتەوە لەسەر دەستی چەند کەسێک. کتێبخانەی گشتی بە حکمیەوەی کە چاڵانێکە دامەزراوە لە 1944 بۆ یەکەم جار کە کتێبخانەی گشتی دامەزراوە چەند شوێنێکی کردو چەونە لە هەر لەو شوێنایە نەبووە وەکو سەرەتای دامەزراندنی لە 1944 لەسەر دەستی پیرەبێری شاعری بڵێ ڕۆژنامەنووسی گەورە چەند شوێنێکی پێکراوە کە لەوانە بە ئەم سەرەتا بچووکەتان بۆ باسکەم پێشتر لە سابوونکەران بووە دواتر هاتۆتە گەڕەکی شێخان دواتر بەرامبەر مزگەوتی گەورە چەند ژوورێکی بۆ دروست کراوە هەر بیران نەبووە دوای ئەوە هاتۆتە سەر شەقامی پیرەمێرد و ئاخری جا لە 1965 لە ئێستا لەم شوێنی ئێستای کە نیشتەجێ بووە دەست بە دەست وەکو باسم کرد جارێک لەسەر نووسنگەی کاکوبات و پێشتریش لەسەر ئەرکی دکتۆر بەرهەم و ئەوانە چەند جارێ نۆژان کراوەتەوە بەڵام ئەم جاریان زۆری درێژە خەیان کە هیچ کەسێ نەبوو بەهانای کتێبخانەوە بێت بەهانای ڕۆژبیرەوە بێت ئەم جارە خۆشبەختانە لەسەر بڕیاری کاک بابڵ و بڵین پێشنیازی کاک بابڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و جێبەجێکردنی لەلایەن کۆمپانیای ئانزۆوە خۆشبەختانە چەند بەشێکی کتێبخانە نۆژان کرایەوە. بە خۆشحاڵیەوە ئەم گۆڕانکاریانە تا چەند دوای کردووە ڕەواڵەتی پێشانگاکە یان ڕەواڵەتی با بڵێن شوێنی کتێبخانەکە لەگەڵ کەشی کتێبخانەوەی گونجاوتر بێت چون ئەمە بینێن هەندێک لە وڵاتان زۆر گرنگێتن بە بواری بیناسازی کتێبخانەکان هەوڵەدەن کەشەکە گونجاو بێت کەشێکی ئارام بێت واکراوە کە بە هەوڵەکانی ئەم جارە ئەم کەشە دروست بوێت بەتاکید چەند بەشەی کە زۆر زەرور بوو بۆ نۆژانکردنەوەی ئەم جارەی کتێبخانە بەڕاستی بەشی خوێندنەوە سەرەکیترین بەشە لە کتێبخانە کە خوێنەر ئیسفادەی لێ بکە ئەو هۆڵی کە بەدەستمانەوە بوو هیچ خوێنەرێک بۆی نەئاچوو لەبەر ئەوەی کە لە ڕووی دیوار و بڵین زەویەکەی و هیچ کوارێتی هیچ باش نەبوو دەنگدانەوەی تیا هەبوو تەڕەشوعی تیا هەبوو کارەباکانی باش نەبوون بەهۆی ئەوەی کە سەقفەکەی هەمووی تەڕەشوع بوو کارەبایی و گڵۆپی ناو کتێبخانە چەند ساڵێکە تێک چووە ئەم نۆژانکردنەوە خۆشبەختانە زۆر باشە بۆ ئەو بەشە زۆر باش نۆژان کراوەتەوە بێجگە لەوە کە هۆڵی سپاردن بڵین بەشی ئەتروحاتمان هەیە ئەویش دیوارەکانی جیاب بۆ لەگەڵ سەقفەکەیە ینی ئەو دیواری ڕاگرانی کە پێوی بوو وای لێ هاتبوو کە فەرمانبەرەکان نیان ئێوێرە بڵین دەوامی فەرمی خوانی تیا بکەن هەم کارەباکانی بڵێن شکری خوا تاکو ئێستا چەند دروست بوو بەتەکید باوەکە ینی بڵین لە نزیکە ئەوی بیبینایە بە ڤیدۆ بڵین کراوە پێش ئەوەی کە نۆژەن کراوە دوای ئەوەی کە نۆژەنیش کراوەتەوە کە چۆن بووە نۆژەنکردنەوەی ئەم جارە زۆر باش بوو بۆ لەو هەموو کتێبخانەی نەگرتەوە بەڵام ڕووکەشی کتێبخانە بێرم بڵێ پێشەوەی کتێبخانە و باخچەکەی و لەگەڵ چەند هۆڵێکی و بۆیاخی هەموو کتێبخانەشی گرتەوە بە ئەوی دوێنێ بینیمان کارێکی زۆر جیاوازی بۆ کرابوو کارێکی زۆر جوانی بۆ کرابوو کتێبخانەی گشتی سلێمانی وەک ڕەمزێکی گرنگ و دیاری شاری سلێمانی
ئەکرێت بڵین ئەم کاری نۆژەنکردنەوەیە بەشێکە و هۆکارێکە بۆ پاراستنی زیاتری ئەو بەڵگە مێژوویانەیان ئەو کتێبە مێژوویانی کە لە کتێبخانەکەیە پارێزراون؟ بەتاکی بەس ئێمە ئێستا چەند ژوورێکمان بەدەستەوە پێڵێن ئەرشیف، بەڵام ئەو ژوورانەمان ماوە بۆ نۆژەنکردنەوە. هیوادارین لە ئایندێکی نزیکەیەکێک بێت بە ئەویشمان بۆ نۆژەن بکاتەوە، لەبەرەوەی بەڵگەکان وەکو خۆت بەڕێزت ئاماژەی پێویستی بە پاراستنێکی تەواوی ئەوە هەیە، ینی کتێب ناتوانانی لە زۆر شوێنە بیپارێزیت، ینی وەکو هەتاو بێت سەرما بێت لە هەر شوێنێک بێت ئەبێ ئەو کەشەی بۆ بڕەخسێنی کە جیاواز بێ بۆ کتێب هەڵگرتن. ئێمە کتێبخانە زۆر دەوڵەمەندە بە کتێب کە 278 بۆ 90,000 کتێبی تێدایە بە هەموو زمانەکان تێدا، ینی چەند هۆڵمان دایپەت کردو بە زمانەکان. ئەمە کە کتێب بە خۆتە زین چەند ساڵێکی بەسەراتی پڕ پێویستی بە ئەرشیفکردنە، پێویستی بەوەیە کە بپارێزرێ پاکرێتەوە. ئێمە جارێت لەو چۆنەڵی فەقیرین لە کتێبخانە لە ڕووی ئەرشیفکردنی کتێبەوە بەو شێوازە. بەداخەوە کەواتە مامۆستا جوان بەڕێزت ئەگەر پێمان بڵێ ئەوەی کە بەداخەوە لە کتێبخانەکە و لە بیناکەیان ڕوویدا بوو و پێویستی وای کردبوو کە نۆژەنکردنەوەی بۆ بکرێ، ئایا کاری کردبووە سەر کتێبەکان و بڵم ئەو تەڕەشعی هەیە لاپەڕەکانی تێکدا بێت و کاریگەری لەم چەشنە دروست کرد بوو؟ بڵێ بڵێ کتێبەکان لە ڕووی تەڕەشعەکە و باسم کرد کتێب هەگەر هەر ساڵێکیش لە شوێنێکی خراپە هەڵگیرێت پەڕەکانی خراپ ئەبێت، ناتوانانی لە شوێنێکی تەڕەشوعە یاخود بەردەم هەتاوە یاخود سپلەتێکی زۆری لەسەر بێ، هەموو کەشەکان بۆ کتێب زۆر خراپە. لە ئەم نۆژەنکردنەوەی زۆر کاریگەر بوو بۆ ئەو کتێبانەی من بەشێکمان هەیە مناڵم ئەتروحاتە، بەشی کەسیمان هەیە ئەو کەسانی کە لە ژیاندان یاخود لە ژیاندا نەماون کتێبخانەکانیان پێشکەشەکەن بە کتێبخانە پێڵەن بەشی کەسی لە لای ئێمە. ئەو بەشانەمان بە تایبەت زۆر تەڕەشوعی لەسەر بوو، ئاوی سەربان و باراناو ئەهات نەخوارەوە بۆ ناو ژوورەکان، کارەباکانی لە کار خستە بوو. ئەمانە بێجگەلەوەی کە لە ڕووی ئەمە کارەبا و ژوورەکان و لە ڕووی کتێبەکانی شۆیانی هەڵگرتنیان زۆر زەحمەت بوو بۆ فەرمانبەرەکانیش کە نایان ئەزانی چۆن ئەم کتێبە بپارێزن. باشە مامۆستا جوان ئەکرێ بڵین پاراستنی ئەم شوێنە دیار و گرنگانەی شاری سلێمانی پێویستە لە پێشترا نۆژەنکردنەوە بۆ باخی گشتی شاری سلێمانی ئەنجام دراوە بۆ سێرانگەی سەرزار لە شاری سلێمانی ئەنجام دراوە لە ئێستادا بۆ کتێبخانەی گشتی شاری سلێمانی و لە ئێستاشدا لە بەرنامەکەین نۆژەنکردنەوە کاری نۆژەنکردنەوە لەسەر مزگەوتی گەورەی شاری سلێمانیە. تا چەند گرنگە ئەم شوێنانە بە پارێزراوی بمێنێتەوە؟ بەتاکی دێسە من لە ڕوانگەی خۆمەوە سەیرەکەم کە لە ناو ڕۆشنبیری و لە ناو کتێب و لە ناو کتێبخانەدام وەکو بە بینۆسەرەوەی کە پیرەمێردی شاعیر لە ڕۆژنامەی ژیندا ئەڵێ خوێندنەوە باشترە، ئەڵێ لە زۆر کەسم پرسی و لە پرسیارم کردووە خوێندنەوە باشترە لە خوێندن. یعنی سەیەکە ئێمە لە ناو کتێبە کە ئەژین ئەگەر ئێمە ڕۆژ ساڵی کتێبێکیش بخوێنینەوە خوێندنەوەی ناو مەکتەبەکان جیاوازترە، ئەمە زیاتر ڕۆشنبیرتر دەکات. ئەجا ئەو ڕۆژانکردناوانە زۆر پێویستە بەڕاستی کە ئاوریان داوەتەوە لە کتێبخانە لەو شوێنانەی کە بەرچاون کە خزمەتی خەڵکەکەن بەجددی. ئەوەی کتێبخانەی ئێمەش خزمەتێکی باشی خوێنەری کردووە، هەموو چی و توێژێک نەکرد خوێنەر هەموو چین و توێژە لەبەرەوەی لە ناو جەرگەی شارەکەیان نزیکە زۆر کەس هەیە بۆ حەوانەوەی خۆیەتە ناو کتێبخانە، خاستن لە کەشە گەرمەکانە. ئەمەی کە ئەو کەسانی کە ئاور لە ڕۆشنبیری ئێنەوە لە هەموو چین توێژێ لە قوتابخانێ لە بڵین شوێنە تەندروستیەکانە ئەو لە مزگەوتی گەورەیە، ئەمە دیارە لە ڕوانگەی خۆی و لە ڕوانگەی ڕۆشنبیری خۆیەوە سێری ئەم ئیشە ئەکات. ئەگە باخی گشتی بێ خەڵکی زۆر وەکو خۆمان ئەیبینی ڕۆژانە ڕووی تێدەکەن، ئەگەر مزگەوتی گەورە بێ بە هەمان شێوە چینێکی خۆی هەیە کە ڕووی تێ بکە. ڕۆشنبیریش بە هەمان شێوە چینی خوێنەر زۆرە، ینی ڕاستە بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کەم بۆتەوە، بەڵام چینێکی باشی خوێنەری خۆشمان هەیە لە خوێنەرەکانی ماستەر و دکتۆرا و خوێنەرەکانی کە بە دوای زانیاری زیاترە ئەگەڕێن یاخۆ بە دوای کتێبی زیاترە ئەگەڕێن ئەو کتێبانەی کە ڕۆژانە چاپ ئەکرێ. لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێمە وەکو ئەزانین ڕۆژ بە ڕۆژ کە بە پێی پێشکەوتنی تەکنەلۆژیا خەڵک زیاتر لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەیانوێ زانیاریان دەست بکە، بەڵام ئێمە ئەوە ڕوون ئەەکەینەوە، ئەمەش بە خوێنەری خۆمان ئەڵێن
کە هەموو ڕۆژێ چاپی نوێمان هەیە هەموو ڕۆژێک کتێبی تازە هەیە ینی ئەگەر بۆ ساڵی پار باس بکەم 821 ژمارەی سپاردن دراوە بە کتێب ئەمە زۆرە لە ساڵێکە 821 ئەمە بەش لە شاری سلێمانی بەڵێ ڕێژەیەکی زۆرە کتێب بێتە ناو کتێبخانە ئەمە خوێنەر ئەمە زۆر لە خوێنەرەکان لەوانێ ئەوە نەزانن بەس لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زانیاریکی کەمیان دەست بکەوێت و وا بزانن ئەرە و کتێبەیە بەڵام ئێمە پێیان ڕاگەێنین کە ڕۆژانە بەلایانی کەمەوە بدا بۆ 20 کتێب دەرئەچێت لە بیرمان نەچێ ئێوە هەوڵێکی جوان و چالاکی باشیشتان بۆ مناڵان هەیە جا ئێستا مامۆستا جوان لەگەڵ ئەم هەوڵانەیە بۆ پاراستنی بیناکە و ئەوەی کە بە خۆشحاڵە ژمارە کتێبەکان و لە زیادبوونەکە تا چەند هەوڵیش دراوە بۆ ڕێکخستنیان باشترکردنی ئەو سیستەمانەی کە لەوێ ئیشی پێکەن بۆ ئەرشیوی کتێوەکان ئێوە وەکو لە سەرەتا باسم کرد بە سیستەمی ئێمە تەنها ژوورێکە و هەڵەگیرم من ناڵێم بەرنامەی ئەومان داناوە ئەگەر یەکێک هەبێت وەکو کۆمپانیای ئانزۆ کە خۆشبەخان دەستخۆشیان لێ ئەەکەین کە جێبەجیان کرد ئەم پرۆژە و ئەم نۆژانکردنەوەیە کەسێک هەبێ هۆڵێک دابین بکات بۆمان بۆ ئەوەی ئەو سیستەمانی تیا بپارێزین ئێستا ئێمە هیچ سیستەمێکمانە هیچ شتێکمانە بۆ پاکردنەوەی کتێب ناتوانین هیچ کتێبێ پاک بکەینەوە کتێبەکانەوەی کە هەیە تەنها و تەنها ئەتوانین بینێرین بۆ بنکەی ژین و ئەوانە ینی ئەوان هاوکاریمانەکەن لە چەند شتێکە کە چەند کتێبێکە کە هاوکارمان بوون بۆ ئەوەی کە کتێبەکان بپارێزین زۆر لە کتێبەکانیش لە مۆم کردویان لە مۆمیان تێ بڵێن هەڵین کردووە چۆنەڵی بۆ هەڵگرتنی چەند کتێبێکمان ئاوا هەڵگرتووە بەڵام ئەوە وابزانم سیستەمێکی زۆر خراپە بۆ شێوازە کتێب لە هەڵکێشیت و هەڵیگری هەر ئەوانەمان هەیە تازەترین سیستم چییە کە لە وڵاتانی دەرەوە کاری پێ بکرێت و لای ئێمە نەبێت ئێستا لای ئێمە خۆشبەختانە لە چەند کتێبخانەیەک دەستیان پێ کردەوەکو بنکەی ژین هەر دەمێکەیە کتێب بەپارێزێت هەر لە ڕۆژنامەکانی کاکەی فەلاح کە ژین و ژیان و ئەوانە زۆریان پاراستووە و پستیانتە کۆمپیوتەرەوە و توانیویانە سیستەمێ بەکاربێنن بۆ پاکردنەوەی کتێبەکانیش ینی چەند موادێکیان هێناوەتە ناو کتێبخانەکانیانەوە بۆ پاکردنەوەی کتێبەکانیان بەڵام ئێمە تا ئێستا لە کتێبخانەی گشتی هیچ موادێکمانە هیچ سیستەمێکمانە بگرە ژوورەکانی ئەرشیفکردیشمان زۆر خراپە نەمانتوانێت کتێبەکانمە پێی پێویست بپارێزین وەرەو نەمان هێشتۆ هیچ کتێبێک بفەوتێت ینی بە پێی خۆی بەس وردە خۆتان نەزانن لاپەڕەکان ئەگە دەستکاری بکەین ناتوانین دەستکاریان بکەیت لەبەرەوەی هەڵەوەرێ بەڵام لە چەند کتێبخانەیە خۆشبەختانە هاتووەتە کوردستان ینی توانیوانە مەواد بەکاربێنن بۆ پاکردنەوەی لاپەڕەکانیان بە ئەرشیفکردنیان ئێمە وەرە چەند کتێبێکمان هەیە دەستنووسە لە لای خۆمان پاراستومان دەستنووسمان زۆر کەمە بەڵام کتێبی بڵین ساڵانی هەفتاکان چلاکان ئەمانەمان هەیە کتێبی مێژوو بڵین ساڵەکانی چلەکانمان هەیە و سیەکانمان هەیە برە کۆنتریشمان هەیە نەمان هێشتا بفەوتێ بە بۆی ئەوەی نەمانتوانین بڵین ئێستا کە بەڕێزێک بێتە لامان بڵێ باسی کتێبێ بکە ناتوانین بینە دەستی دەبەرەوەی لاپەڕەکانی هەڵەوەرێ خۆتان لەگەڵ ئەو سیستەمەمان تا ئێستانیە لە کتێبخانە ستاف کەسی پسپۆر لە بواری ڕێکخستنی کتێب لە کتێبخانەیە ستافی واتان لەبەردەستا هەیە یان لانە پێویستان بە ژمارەی زۆرتر بێت ئێمە خۆی وەکو ستافی کتێبخانە و بڵین مەکتەبی زۆرمان هەیە ستافێکی زۆر باشمانێ فەرمانبەری باشمان هەیە لە بواری کتێبدا لە ئەرشیفکردنە لە هەموو بوارەکانە فەرمانبەری تایبەت بە هۆڵەکانمان هەیە ئەتوانن لە هەموو ئەو بابەتانە ئیش بکەن یعنی ئێستا ئێمە زۆر جار دیژنە پێکێنین کە بچن لە بنکەی ژین کتێبەکانمان ئەبەن و ناڵێن بە هەماهەنگی ئەوان زۆر جار هاوکارمانە بن بۆ پاراستنی کتێبەکانمان لیژنەمان هەیە و هەم فەرمانبەرەکانیشمان زۆر شارەزان لە بواری کتێبە بەڵام وەکو باسم کرد سیستەمەکەمان نییە ئەو شوێنە پێویستەمان نییە کە ئێمە داوا بکەین سیستەمێکمان بۆ بێ یاخود ئەو ئەجیزانەی کە پێویستە بۆ پاراستنی کتێب لە کتێبخانەیە دایبنی باشە مامۆستا بەڕێزت باس لەوە کرد کە خەڵک ئێستا زیاتر هەوڵی ئەوەیە لە ڕێی تەکنەلۆژیاوە زانیاری پێ بگات و لە ڕێی تەکنەلۆژیاوە بۆ مناگە کتێبێکی نوێ دەربچێت بیخوێنێتەوە بەڵام تام و چێژی ئەوە نایەت کە بیتە کتێبخانەیەک وەکو کتێبخانەی گشتی شاری سلێمانی لەوێ کتێبەکە بخۆنیتەوە لەو کەشە تایبەتەیە سەردانیکردنتان چەنە خوێنەرتان چۆنە وەکو ڕێژە لە ئێستاە
من بۆ پاربازیەکەم چکە ئێمە ساڵی جارێک ئەو ڕێژێ دیاری ئەەکەین و لەو مانگانەش دیاری ئەەکەین بەڵام بۆ ساڵی پار 1970 کە سەردانی کتێبخانەی کردووە بەس ڕێژەی مێینە زیاتر بووە ینی هەردوو ڕێگازەکەیان سەردانەکەن بەس مێینەکە زیاتر سەردانی کردووە کە خۆتان نەزانن خوێندن و ئەم ساڵیش دواکەوتە بوو بە و بڵین لە پارەوە بۆ ئەم ساڵ خوێندن تۆزە دواکەوت و ئەوانە بەڵام خوێنەرێکی باشی کتێب هاتوۆتە ناو کتێبخانەوە هەتانە ئامار لە چ تەمەنێکەوە بۆ چ تەمەنێک زیاتر کتێب وڵات تەمەنەکان دیارە بڵێ ئێستا تەمەنی مناڵیشمان هەیە ینی تەمەنی بەشێکی مناڵانمان هەیە لە کتێبخانە ئەویش تقریبان چەند ساڵێکە نۆژەن کراوەتەوە بەشی سینەمای تایە بەشی خوێندنەوەی تایە ئەتوانن مناڵ هەر مناڵێک لە تەمەنی تاکو 16 ساڵ ئەتوانێت سەردانی ئەو بەشە بکات سوودێکی باشی لێبینە هەم لە ڕووی سینەماوە خوێندنەوە فەرمانبەر تایبەت بەخۆیەتی بۆ چیرۆ خوێندنەوە و هەندێک ئامۆژگاری لە مناڵەکان ئەو بە شەشمان هەیە بەڵام ڕەگەزەکان بە پێی ئەوکو باسم کرد مێینەکان یانی لە هەردوو ڕەگەز هەر لە مناڵەوە تا گەورە مێینەکان دیاری کراوە وابزان مێینە گەشت بۆ 55,000 و شتێک لە پارە باشە بڵین نێرینەکان هەزاری کەمتر بوو بەس بە ڕێژە تاو لە خەیاڵمانە ببورن بەڵام وەکو باسم کرد سەردانیکردن هی مەکتەبەکان بڵێن وەکو چالاکی ڕێژێکی زۆر باشە بۆ ئەم خۆتەزانی بۆ ئەم زروفۆ بۆ ئەم کاتی کە خەڵک هەندێک دوورکەوتونەتەوە لە خوێندن کاتیان نییە یاخود باو ناوی کە ئەیلن کاتیان نییە بێن سەردانی کتێبخانە بکەن بەڵام ڕێژێکی زۆر باشە بەرزدا ماژە بۆ کرد کە بەشی مناڵان و بەشی سینەما ئەوانە جیا کراوەتەوە سەردانیکردنی قوتابخانە سەرەتاییەکان و بەخشەکان ئێستایان چۆنە و چۆن داوا ئێوە لە مامۆسایانەکەن کە خوێندکارەکانیان ئەگەر بۆ نەپۆلێکیش بۆ لە هەفتەیەکە بێنن سەردانی کتێبخانەی گشتی شاری سلێمانی بکات. بەڵێ لە ئێستا وەکو باسم کرد لەبەرەوەی خوێندنی ئەم ساڵ دواکەوت کەمتر بوو ئەم ساڵیانی بۆ سەرەتای ساڵ کەمتر بوو بەڵام هەر ئەو خوێندگانە حکومی و ئەوانی کە هەن سەردانەکەن بۆ ئەم ساڵ بەڵام پاریش بۆ تا ئاخری ساڵ خوێندنگاکان بڵێن باخچەی ساوایان لە باخچەی ساوایانەوە سەردانمانەکەن بەپێی ئەو ڕێنمایی کە خۆمان هەمانە بۆ نمونە ئەگەر لە ڕۆژێکە خوێندنگایەک یاخو باخچەی ساوایانێکی لێبێ ناتوانێت دووەم شوێن بێت لەبەرەوەی تێکەڵاوبوونێ دروست نەبێت ڕێنمایی خۆمان هەیە لەسەر هاتشۆکردن بۆ کتێبخانە ئەگەر لە ناو کتێبخانە بۆ نمونە تا تەمەنەکانی ناوەندی ئەتوان بنە ناو کتێبخانەوە بۆ ناو کتێبەکان ناتوانن ئەوێ لەو ڕێژێ بڵین لەو تەمەنەوە کە بچووکتر بێ ئەبێ بچێتە ناو بەشی مناڵانەوە. زۆر سپاس بۆ زانیاریەکانی بەڕێزت بە هیوای ئەوەی خەم خواردن لە کتێب و پاراستنی ببێتە خەمی هەمووان بە تایبەت سرمایه‌دارەکان بۆەوەی کە ئەوان ئینشەڵڵا بتوانن هاوکارتان بن لە باشترکردنی دۆخی کتێب خوێندنەوە لە کتێبخانەی گشتی سلێمانی. زۆر سپاسانەکەم زۆر سپاس بۆ ئێوە. سپاسی بەڕێز.